سڵاوتان لێبێت. من فەرمان ساڵحم، پۆدکاستی دیوی دووەمتان پێشکەش دەکەم. میوانی من لەم پۆدکاستان نووسەر و شاعیر تەڵعەت تاهیرە. مامۆستا تەڵعەت ئەو کاتت باش. سپاس دەکەم. لە ئەڵقەکانی ڕابردوو زۆر شتمان باس کرد. گەیشتینەوەی باسی پەیوەندی شەعر و تەکنۆلۆژیاشمان کرد. دیسان بابینەوە سەر ئەدەبی تەڵعەت تاهیر. ئەو منەی لەنێو شعرەکانی تەڵعەت تاهیردا هەیە، خودی تەڵعەت تاهیرە یان کەسایەتیەکی خەیاڵیە و دروست کردووە؟ میم یان من لەناو تێکستە زۆر خەتەرە. خەتەرە لەوەی کە ناچاری ئەفکاری خۆت بڵێ کە شەریش بۆ ئەفکار مشکلیە. تێکستی ئەدەبی کە بوو بە ئەفکار زۆر مشکلیە، لەبەرەوەی کە بوو بە ئەفکار تۆ لە کوتلێشی بەرامبەرت هەیە. ئەدەب نابێ بەرامبەری هەبێ. ڕاستی من کەسە تا ئێستا وشەی دوژمنی نەدیوە من بینوسم، کلمەی دوژمنم بەکارنێناوە، لەبەرەوەی لە لەحزەیەکە دوژمنە، لە لەحزەیەکە مجریمە، لە لەحزەیەکە تاوانبارە، لە لەحزەیەکە ڕقی هەڵساوە. زانی ئەدەب لای من وەک چوایە بۆی ئەو میمە نەمێنێ وەکو باران یەک بارانە، ئەو بارانە بۆ هەمووان وەکو یەک دەباری. ئەوانەی لە خوارێن لێکدانەوە بۆ بارانە دەکەن، نەک خوتی بارانەکە. ئەگەر کچ و کوڕێک یان دوو دەژیراندار لە پاچی سامی عەبدوڕەحمان دەستی یەک بگرن، ئەم بارانە کارێکی زۆر شتی زۆر ڕۆمانسیە. هەمان باران بۆ کەسێک کە لە کەمپێکایە، بۆ عایلەیەکی ئاوارە کە لە کەمپێکایە کە خێمەکەیان دڵۆپە دەکا، هەمان بارانە و کارەساتە. بۆ جوتیارێک هەمان باران ڕەنگە لە وەرزێکە خێر و بێر بێ، لە وەرزێکە مەئسات کە دەبێت بە لافا و دەبێتە نەهامەتێکی گەورە. بەڵام ئەوە خودی بارانەکە نییە تەحدیدی ئەوە بکە یان دەستنیشانی ئەوە بکە بێتە لافا و یان ببێتە کارێکی ڕۆمانسی، حاڵەتێکی ڕۆمانسی. ئەوەی لەژێر بارانەکەیە ئەم تەفسیری داتی. عینی باران خاوەن خێمەکە مەئساتە، عینی باران دوو عاشقەکە ڕۆمانسیە. ئەدەب شعر بە تایبەتی کە باری دەبێت بۆ هەمووان وەک یەک باری. ئەوەی دایکی مردووە تەفسیری لێکدانەوەی مردنی دایکی بۆ دەکا، ئەوەی منداڵەکەی دایک بووە لێکدانەوەی جەژنی دایکبوونی ئازیزەکی دەکا، ئەوەی چوزانم چۆتە سەفر لەگەڵ عایلەکەی لێکدانەوەی بۆ دەکا، بەڵام بارانەکە پەیوەندی پێوە نییە. ئەگەر شعر میمی تیابێ وەکو ئەوە وایە کە خودی بارانەکە خۆی دەستنیشان کە بێتە لافاو یان بێتە ڕۆمانسی. بەڵام کە بارانەکە بوو بە ڕۆمانسی ئەوەی ژێرخێمەکە خۆی دەنابێنێتەوە. کە بارانەکە بوو بە لافاو یان شعرەکە بوو نەبوو بە باران و بووە لافاو، خۆ دەزانی ئەوەی باڵێن جوتیارەکەی کە خێر و بەرەکەت ئەمە نامێنێ. ینی مشکلەی ئەدەبیات زۆر جاران ئەوەیە کە نووسەر ناتوانێت لەو ئیغرایە خۆش بێت کە ئەفکاری خۆی نەڵێ، کە ئەوەی باوەڕی پێ هەیە و نێڵێ. مەفروزە ئەوەی باوەڕی پێ هەیە ئەو باوەڕە بێ کە هەمومان باوەڕمان پێ هەیە. کە مەسلەی کورتی تەمەنە، کە مەسلەی خۆشەویستی ئەولاد و دایک و باوک و ئاشتەوایی و ئاسوودەیی و وزە بەخشین و یعنی مەبەستەکەم چییە؟ مەبەستەکەم ئەوەیە کە میم زۆر جاران وە دەکا ئامادەجی نووسەر، ئامادەجی شاعیر لە تێکستەکە هێندە زۆر بێ، لێ ناگەڕێ ئەوی تر لەدایک بێ کە خوێنەرە. ئەوەی کە ئەبارد باسێکە مەرجی نووسەر دەبێت نووسەر بمرێ. یعنی ئەو لەحزەی کە من تێکستەکە بڵاو دەکەمەوە مەفروز نییە من زیندوو بم لە ناو تێکستەکەیە، چکە گەر من زیندوو بم ئەو نابێتە خاوەنی. مەرجی نووسەر ئەوەیە کە ئەو تێکستەی کە نووسیت و بمری وەکو مێشەنجین کە پێوەیەدا و مردووە. هەر ئەوەی ڕۆناڵد بارت هەر ئەوەیە کە دەڵێ من نابێت لە ناو تێکستە هەبێت، منی تیاابێ بە زیندوی تۆی تیاناوێ. ئەو کاتەی من ئامادەجی هەبێ تۆ دەسڕمەوە. زۆر جاران بێویژدانی نووسەر لە ناو تێکستە ئەوەیە، مەزە زۆر جاران لە گۆرانی تۆم پتێبینی بکەم. مەسەلەن من بە شاعرم گوتووە کە گۆرانی نووسیوە، گوتمە تو چۆن دڵت دێ
ئاوا قاسیبی ئاوا دڕەقی بەرامبەرەوە کابرا لەوێنی جواب بداتەوە یامە لە تێکستێکا بە کچێک دەڵێم بوون من لە دەڵێم هەی بێوەفا کەسی وەکو من دەست ناکەوێ ئەمە لە گۆرانی کوردیا زۆرە بڕۆ بگەڕێ ئەگە کەسی وەکو من دەستکەوت بۆ تو چی براو شیت لە بەخمەری خاتووی باشە تۆ چۆن دڵت دێ ئەوەندە دڕەق بی لە ناو تێکستەکە کە بەرامبەرەکەت لەوێنێ جواب بداتەوە لە ناو گۆرانیەکە نیە جواب بداتەوە یعنی ئەمە بێویژدانێکی گەورەیە یعنی ئەمە بێ مرۆەتێکی گەورەیە کە من زەمی کەسێ بکەم لۆمەی کەسێ بکەم یان دڕەقی بەرامبەر بە کەسێ بنوێنم کە بەرامبەرەکەما بەبێ ئەوەی خۆی وجودی لە ناو تێکستەکەی هەبێ یان لە گۆرانیەکەی بڵبراتەوە بۆ درۆ دەکەی کەی وابووە ئەوە هەبوو خۆ دەزانی ئەو زانینە یان ئەو ڕاستێ نیوێ پەنجای منە پەنجای بەرامبەرەکەمە ئیتر غیابی بەرامبەرەکەم غیابی ئەو پەنجای بەرامبەرەکەم بە ویژدانیش گەورەیە ئەمە لە چیوە دێ لە میمەوە دێ لەو منەوە دێ لەو منی باڵاوە دێ ئەو ئیگۆیە زەحمەتیشە ئینسان بتوانێت ئیغرای ئامادەی ئیگۆ بکە لەو ئیشێک کە دەیکا بەڵام لە پێناو ئەوەی کە مەسەلەن ئێستاییشێک بێ لە ماڵەکەی من دەرگا بداوە بێ لە بەڕادەکە ئاو بخاتۆ دەبێت سوپاسم کە بەڵام ئەگەمە ترمۆزێک دانێم و بنووسم مای سەبیل و بۆ خێرمەندان و ئەوانە کەس نازانێ ئەم ترمۆزە چێ پڕی کردووە چێ پاچێک هاتەوە ئەوەی تینی بێدەی خوا دەڕوا مەفروزە تێکست بەڕادی ناوماڵی نووسەرەکە نەبێ ئەوەندەی ترمۆزێکە لە کۆڵاندانراوە ئەوەی تینوێتی دەخوا و دەڕوا بەڵام ئەو منە کاک تەڵات ینی هەندێک جار شاعیر ناتوانێت خۆی لێ دەرباس کە هەر دەبێ باسی بکە ینی ڕەنگە ئەو منە جیاواز بێ لەو منەی مەسەلەن فرۆید باسی دەکە من و منی باڵا ئەوانە ڕەنگە چۆن ئەو منە دەبێتە هەمومان بەڵێ ئێمە یان چۆن ینی ئەو منە دەبێتە بنی تۆش ینی بەو ئاراستەیە دایمەن لای نووسەر میمی جیاواسێ یان منی جیاواسەیە من حتا خۆم ینی چەندار وەسی سار کەس ئەوەی تێکەس دەنووسێت تەڵعاتێکە ئەوەی باوکە تەڵعاتێکە ئەوەی ئیشەکە تەڵعاتێکە من هەمیشە من کاتی خۆی لە سەربان کتێبم دەخوێندەوە جا گڵۆپێکە بوو لە کۆڵان لەسەر حکوومەت گڵۆپەکە سەربانەکەی ڕووناگرێت کردەوە من لێ کتێبم دەخوێندەوە زوو جار هەست نەگەوە تەڵعاتێکی ترا نەک ئەو تەڵعاتەی لە حەوشەی نووسیا زۆر جاران دەبینی مەسەلەن شاعیر هەیە یان تێکست نووس هەیە بەعکسی کەسایەتی خۆی تێکستەکەیەتی یان خۆی لە حیاتی خۆی زۆر ڕەزی لێ بەس ناو تێکستە زۆر سخیە لە حیاتی خۆی زۆر ترسنۆکە ناو تێکستە زۆر جاران تێکست دەبێتە ئەو مەلجەئە یان ئەو با بڵێن پەناگەی کە خۆتی پێناگەی یعنی عکسەکەی خۆتی تێداوە دەکەیت من مەسەلەن نووسەرم دیوە هونەرمەندم دیوە مەسەلەن عکسی تێکستەکانی خۆیەتی چونکە پێی وا بوو لە ناو تێکستە حەقیقیاویت کە فەیکە من لە مەرحەلەیەکە خۆشم تووشێ ئەو بووم یعنی دەربەز نەبووم بە هیچ یعنی برادرم عادز دەکرد منەتم بە کەس نەبوو سلام نەکرد پێم وا بوو تەڵعاتە ڕاستەقینەکە تەڵعاتی ناو کتێبانە ناو ئەوەی لە سەربان دەیخوێنێتەوە ئەو تەڵعاتەی لە خوارەوەی ئیشەکە و دەستێتە مەکتەب و نازام چی ئەمە تەڵعاتە فەیکەکەیە بەس ئینسان دەبێ دایمەن ئاگای لە خۆ بێ کە ئەم تەڵعاتە ڕاستەقینەکە چەندی بتوانێت لە تەڵعاتی ناو تێکستەکەی نزیک بکاتەوە بۆی لێک دژێک نەبێ یان ئینفسامێک نەبێ هەرچەندە نووسەر دایمەن تووشی ئەو ئینفسامە هەر دەبێ لە نێوان ئەو منەی لە ناو تێکستدا هەیە و ئەو منەی لە واقعدا هەیە کاک تەڵات ئەگەر باسی وەرجێڕان بکەین شعرەکانت بۆ زمانی دیکەش وەرجێردراون پێت وایە وەرجێڕان ڕۆحی شعر دەکوژێت بە تایبەتی شعر لە هەموو تێکستەکانی دیکە جیاوازە هەندێک وێنە و هەندێک فۆرم و هەندێک دەلالات هەیە کە شاعیر دەینووسێ ڕەنگە یەکە وەری بژێڕێ وەک خۆی وەری نەجێڕێ پێت وایە شعر وەرجێڕان ڕۆحی شعر دەکوژێ یان خۆت دیسان لەدایک بوونی تێکستێکی دیکەی لە بەرگێکی نوێدا ئەو هەموویەتی کە باست کرد جاروێ خیانەتە جاروێ کوشتنە جاروێ لەدایک بوونی تازەیە جاروێ نووسینەوەی دووەمە یان دەبێت نووسەری دووەم وەرجێڕان حاڵەتی زۆر سەیری هەیە من ئێستا جەناب سەدەک کتێبەشی ئیکۆم لەبیرم بۆ تۆ ئیکۆی لە سەبارەت بە وەرجێڕان ینی هەندێک با بڵێن ئێمە چەندی وەرجێڕانمان چەندی زۆر حرفیمان هەیە مانامان هەیە نازانمان زۆری زۆرە خۆ دەزانی بە تایبەتی شعر ڕەنگە وتار ئاسانتر بێ ڕۆمان ئاسانتر بێ لەبەرەوەی حیوارە کۆنڤەرزیشنە داڕشتنە وەسفە یعنی ئاسانترە
لە وردەکاری شعر. تر مەسەلەن زۆر جاران تۆ چۆن شعریەتی ناو هەردوو زمان دەناسیەوە و ئاستی تێگەیشتن لۆ شعریەتی ناو ئەو زمانە چییە؟ یعنی ئێستا مەسەلەن زمانی عەرەبی هەیە معجیبە بە حسان عەبدولقادوس و مستەفا منفەڵوتی، هەیە معجیبە بە نزار قەبانی، هەردووشیان زمانی عەرەبیە، بەڵام ئەوەی معجیبە بە نزار قەبانی ئاراستەیەک وەردەگرێەوەی معجیبە بە نەجیب مەحفوظ. ئەو پێی وایە ئەدەبەکە لای نەجیب مەحفوظە، من پێم وایە لای نزار قەبانیە، کامە هەردووکمان تێکستەکە وەردێژێڕین، ئەو بە فەرهەنگی مستەفا منفەڵوتی وەردێژێڕێ، من بە فەرهەنگی عینی عەرەبیشە. یعنی عەبدوڵڵا گۆرانت هەیە لەگەڵ هێمن موکریانی، هەیە پێی وایە هێمن موکریانی شاعیرترە، هەیە پێی وایە عەبدوڵڵا گۆران شاعیرترە، کە عەرەبیەکە دەکا بە نەزمی هێمن دەیکا، چونکە پێی وایە شعریەتی کوردی لای هێمنە. یەکەش کە پێی وایە شعریەتی کوردی لای عەبدوڵڵا گۆرانە، بۆیە دەبینی بە زمانی گۆران دەیکا و زۆر جاران فەرهەنگی وەرجێڕەکەش دەوردەبینی. ئێستا تێکستێکی عەرەبی بیدە بە من لەگەڵ گەنجێکی 20 ساڵەکە عەرەبی زانی، لەگەڵ مامۆستای فەڵمەت، مامۆستای فەڵمەت بە فەرهەنگی 70کان تەرجەمەیەکە، بە فەرهەنگی 90کان، گەنجەکەش بە فەرهەنگی 2000کان. ینی سەردەمی بوونی زمانەکەش وەرجێڕانەکەش دەگۆڕێ. ئێمە ئێستا لەو هەولێرەی 10,000 مامۆستا عەرەبیمان هەیە، بەڵام مەرج نییە ئەوەی عەرەبی بزانێ بتوانێت شعر وەرجێڕ، چونکە دەبێت شعریەتی ناو زمانی کوردی بناسیەوە لەکە شعریەتی ناو زمانی عەرەبی، و دوو شعریەتی جیایە و تەمەنیان جیایە. یعنی تۆگە پێت وابێ سەڵات دەکات نوێش قەت شتیوانە، سەڵات تەراکوماتی هەیە و تامێکی هەیە لە ناو زمانی خۆی، نوێژیش لای من تامێکی هەیە. یعنی کەلیمەی پیرۆز، یعنی کەلیمەی نەورۆز لای من تامێکی تری هەیە کە پەیوەندی بە منداڵیم و سەفرە و سیاحە و خۆگۆڕین و ڕەنگە عەرەبەکە دەزانێت کەلیمەی نەورۆز چییە، بەڵام تامەکەی نازانی. کە کەلیمەی نەورۆز دەکاتە عەرەبی، ئەو بە عەگالێکەوە نەچوە تایە بسووتێنێ وەکو تەحەدایەک بۆ بەعس و نازانم چی و لەگەڵ دایکی خۆی بگۆڕێ و ڕۆژانەی پارەی بدەنێ و دیوی دووەمی وشەکە ونە لایەوە، تامی وشەکە ونە لای ئەو. یعنی ئێستا وەکو هین وایە زۆر ئەمە لە شتی شایە. مەسەلەن تۆ ئەگە یادەوەری خۆشەویستیت جوانێکت لەگەڵ ئەو ئینسانەی خۆشەویستیە لە بن عەموودە کاوێ و عەموودە دەرختەکە جوانترە، خود دەرختەکە سەوز و جوان و نازانم چی، بەڵام لەوێ عەموودەکە جوانترە. ئەمە تەرجەمەی سەر زمانی بکەین. زۆر جاران ئیدیۆمی ناو ئەو زمانە، ئێستا تو مەسەلەن لە ئینگلیزی دەرێ I like Mike، من مایکم بەدڵە یان مایکم خۆش دەوێ یان ئۆکەی. I like Mike قافیەشی تێدا لەی زمانشکەیان نییە. من هەر باوڵێم مایکم بەدڵە، عەرەب بڵێ یعجبونی مایک، نازانم ئەو نازانم چ بڵێ، بە فەڕەنسی نوێیەک بڵێ، بە فارسی نوێ بڵێ، قەت ناگاتە I like Mike، چونکە ئەم سیاقا ئەم هینە ئەم باوڵێن قافیە خۆشەی کە لە I like Mikeدا هەیە لەسی زمانشکە نادۆزیەوە، دەبێت نزیکیکەوە. من کە ئەدۆنیسم تەرجەمە دەکرد تەوان بە هاوکاری خۆی کە ئەو ئۆزەم کتێبەکەش لێرەیە، بەرهەمەکانی ئەدۆنیسم تەرجەمە دەکرد، پێشەما لەگەڵ ئەدۆنیسا بەیەکەوە دەوین. لەو هەفتەیە هەر کێشەیەکی زمانیەوەم هەبوایە لە ئیدیۆم بایە لە شتێک وایە پرسیارم پێ دەکرد و جوابی دەدایەوە. هەموو جارێ بەمی دەگوت تەڵعات دوو تکال لێ دەکەم. دوو یەکەم زمانەکەی سەردەمیانە بێ، یعنی کە تەرجەمە دەکەین ئەسپی خۆی تاودایەتیدا نەبێ، ها چونکە ئەسپی خۆی تاودایە و ئەسپچ بوونە تۆپی 50 ساڵە خەڵک ئەسپی خۆی تاودەدا، 300 ساڵە ئەسپی خۆی تاودایە. دەیگو ئەم فەرهەنگە کۆنەم ناوێ، فەرهەنگیش سەردەمیانەم دەوێ، سەردەمیانەی ئەم لە زمانی کوردی نازانم دەیگوت، بەڵام ئەمن ئەمانەتی تۆم کە ئەو ئەمانەتە بگەینێتە شوێنێک کە زۆر سەردەمیانە بێ. من تۆ دەبێ ئەدۆنیسی ناو زمانی کوردی هیچ پەیوەندی بۆ ئەدۆنیسی ناو زمانی عەرەبیەوە نامێنێ، تامێکی تایە، دیوێشی تری تایە، من دەمەوێت ئەو دیوەی تر سەردەمیانە بچێتە ناو زمانی کوردی. ئەم ئەو تێدەگەی چکە خۆی سانجۆم پێویستی تەرجەمە کرد، خۆی لە فەڕەنسی زۆر شعی تەرجەمە کرد، مەشاکلەکانی دەزانی. زۆری مەبەست بوو زمانەکە زمانی ئەو ڕۆبێ، زمانێک نەبێ زمانی پەیوەندی کۆنی تیاوێ. دەی باشە هەمان تێکست دەدەنێ یەکێک کە لە من بە تەمەنترا یان عمری 70 ساڵە ئەسپی خۆی تاودایی دەخاتە ناو،
لەبەرەوە پێی وایە ئەو فەرهەنگە فەرەنجی سەردەمی خۆیەتی ئەو لە هەفتاکان ژیە. ئەو پرۆسەی وەرجێڕانەی ئێستا لە بەتایبەت باشووری کوردستان بڵێن هەیە، پێت وایە نەنگی و کەم و کوڕی زۆری هەیە، بۆ نمونە ڕۆمانێک هەیە 4 کەس وەری دەجێڕن 4 شێوازی جیاواز اینجا هەندێک وەرجێڕانمان هەیە کوردیەکی زۆر خراپە، ینی یەکێک ڕاستە ئینگلیزیەکەی زۆر باشە، عەرەبیەکەی زۆر باشە، بەس کە کوردیەکی باش نەزانێت چۆن دەتوانانی وەرجێڕان بکات؟ پێت وانیە کێشە هەیە لە وەرجێڕانی کتێبی بیانی بۆ کوردی؟ خۆی ماوە فەرمان ئینسان ئیشکا کێشە هەیە، هەر ئیشێک ئەمن بۆی کێشەمان نەبێ بچینە ماڵی خۆمان دانیشین کێشەمان نابێ، مادام ئیش دەکەی توش کێشە دەبی. خودی ئیشکردنەکە جێی ستایش و دەستخۆشیە، ئەمن مادام ئیشکەم غەڵەتەکەم، مادام قسە بکەم هەڵەش دەڵێم، کەم و کورتیشم دەبێ، بەڵام هیچ نڵێم هیچ هەڵە ناکەم. ئەوانە ئیش دەکەن لە بواری وەرجێڕان تەبعاً هەمووی جێگەی ستایش و ڕێزن بەڕاستی، لەبەروی هەوڵێک دەدەن شتێک دەکەن و زۆر جاران وەرجێڕی ئێمە زۆر لە پەراوێزایە، یعنی کەس ناڵێ فڵان وەری جێڕا، هەر دەڵێ وەڵا کتێبەکەی فڵان کەسم خوێندەوە، دۆستۆیفسکیەکەم خوێندەوە، بزوجعلەویەکەم خوێندەوە، ئەوەی ناوی نییە ئەو جاگە جوان وەری جێڕابێ ئەوە هەر تێدا وونە متەرجیمەکار وونە، پێی وایە نووسەرەکە نووسەرێکی چاکە. ئێمە کاتی خۆی کە ئەحمەدۆکمان دەخیندەوە، مەسەلەن مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە تەرجەمەی کردبوو، یان تەرجەمەی شکور مستەفامان دەخوێن، مامۆستای گەورەمان عەزیزگەردیمان دەخوێنەوە، پێم هەبوو نووسەرەکە باشە، عەزیزگەردیمان لەبیر نەبوو، یعنی پێم هەبوو ئەڵڵا نووسەرە چەند نووسەرێکی جوانە و داڕشتنی جوانە و زمانی جوانە، ئەوانە دائیمەن وەرجێڕ لای ئێمە لە پەراوێزایە، بەڵام ناکەی کاک تەڵعات بۆ نمونە مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە، بۆ نمونە مامۆستا عەزیزگەردی و زۆر نووسەر و وەرجێڕی دیکە لە ڕێگەی وەرجێڕانەوە زۆر خەڵک ئەوانیان ناسی ها بەڵێ تێدەگام، وەرجێڕی ئێستا ناناسرێ ڕەنگە خەلەل لە وەرجێڕانەکە هەبیان لە زۆری بۆریە خۆی سەری لە هەردووشێتی ئەو کاتە کتێب کەم بووە خۆ دەزانی، ڕاست ینی لە هەشتاکان کتێب کەم بوو، ینی خەڵک دەچوو ئەمە لە کتێبخانەی تەمیم ناومان دەنووسی، ئەم منداڵ بناو دەنووسی پاش 3 مانگ کتێبەکە داهات سەورکە چەندین کتێب، ینی هەر نەدەما، ینی من لە بیرمە کتێبەکانی مامۆستا هێمنی نەدەما، ناونووسی نەدەما، ینی هێشتا نەهات بوو کتێبەکە تەواو یان بە 5-6 کەسی کتێبەکان دەخوێنەوە لەوەرە دەبێت، ئەو کاتە کتێب کەمتر ئێستا زیاترە، ئێستا خۆشبەختانە دەبینم مەسەلەن لە زمانی خودی زمانی یەکەمەوە تەرجەمە دەکرێت، ئەمەیان زۆر گرنگە، ینی زمانی دووەم و سێم وانە کەمتر بۆتەوە، هەر هەیە بەڵام کەمتر بۆتەوە، بەڵام وەکو گوتم هەر ئێستاش هەر وەرجێڕ هەر لە پەراوێزایە، ینی وەرجێڕی ئێمە هەر وەکو وەسیت تەگرێ، وەکو نێوەنگیریەشی بینی خوێنەر و خودی نووسەرەکە، مالێ لەم وەرجێڕەکە ئێجگار ڕەنگە زۆردان لە نووسەرەکە مهمتر بێ، یعنی ئێستا مامۆستا عەزیزگەردی بۆ من ناو زمانی لە کوردی لە خودی نووسەرەکە گرنگترە، لەبەروی مامۆستا عەزیزگەردی ئەوەیە کە دەمداتێ نەک کابرا بمداتێ، یعنی مەبەستم ئەوەیە ئەهمیەتی وەرجێڕ ئەوەندە زۆرە، خۆ زۆر جاران لە خودی نووسەرەکە مهمترە، یعنی دۆستۆیفسکی با نووسەرێکی چاکیش بێ، بەڵام ئەگەر وەرجێڕەکەی خراپ بوو ئەمە دۆستۆیفسکیش خراپ دەستەکەوێت، بەڵام ئەگەر وەرجێڕەکە باش بوو دۆستۆیفسکیش چاکم دەست دەکەوێت، کەواتە قەزاری وەرجێڕەکەم لای ئێمە نە، لای ئێمە دایمان وەرجێڕ لە پەراوێزای، وەرجێڕ وەکو هینێک دێ، وەکو کابرایەکی بەداخەوە، ینی زۆر جاران بیستومە دەڵێن کورە خۆ نووسەر نییە وەرجێڕە، وەکو شتێک زۆر کەم بێزانی، مالعلم وەرجێڕان لە نووسین زۆر زەحمەتترە، ینی ئەتۆ کە نووسەری بە کەیف خۆت دەنووسی، بەڵام کە وەرجێڕی دوو ئەمانەتت لایە، ئەمانەتی کابرا ئەمانەتی خۆت، زمانی کابرا زمانی خۆت، یعنی تۆ دوو قوربانی دەدەی، وە 3-4 جار دەینووسیەوە، یعنی نووسەری یەکەمی ناو زمانی کوردی، نووسەری دووەمی ناو زمانی کە تەرجەمەت کردووە، کەوایە نەشتەرگەری دڵ بۆ کتێبێک دەکەی هەر دەمارێکت بڕی و تاو زۆر ڕاستە، ئەوجا من بەستم بۆیە هیوادارم خەڵکی ئێمە بزانێ وەرجێڕانی ئێمە چەند هیلاکن وە چەند قوربانی دەرن وە چەند مهمن لەوەی کە مەسەلەن یارمەتی ئێمە دەدەن کە بپەڕینەوە بۆ زمانەکانی تر. کاک تەڵعات هیچ بیرۆکەیەک یان ڕووداوێک شتێک هەیە کە ویستی بێتێت بینوسی وەکو شعر بەڵام تا ئێستا نەتوانی بە بینوسی، ئەگەر هەیە هۆکارچی بۆ بۆچی تا ئێستا نەتنووسیوە و حەزت لێ بینوسی شتێکی وە هەبووە؟ حەزم لێ بووە لەسەر گەشتی ژیان،
ئەو گەشتە یعنی ئەو گەشتە تاکە گەشتە خۆشە ناخۆشە پڕمەینەتیە پڕوزەیە هەتا ئێستا نەمتوانی ئەو ئەدەبە ببەمە شوێنێک کە زۆر بێکسانی سەیری ئینسان و سەیری چارەنووسی ئینسان و شتێکم لە خەیاڵایە ئەگەر نازانم ڕۆمانە نازانم شعرە شتێکم لە خەیاڵایە کە بتوانم مەسەلەن وەکو ئارمسترۆنگ لە مانگەوە سەیریم هەسارەیە بکەم کەمە چەند بەستە زمانین ئەوەی یاداشتەکانی ئەرمسترۆنگ یان مەقالەیە یاداشت باسی شتی سەیر دەکات دەڵێ من پێشەوەی بچمە سەر مانگ باوەڕم بۆ ڕۆبل هیچ نییە دۆلار زۆر میهمە ڕووسەکان لێرەستەکان وڵاتی خۆمان ئەو سەر ڕەشە لێستە و ناستەوە ئەفریقیا دەڵێ کە چوومە سەر مانگ و تەمەشای ئەو کوڕە ئەرزێم کرد لەو بۆشایە گەورە ئەم شوێنە بەقەت هەڵماتێکە تیایدا ئۆکسیزین بەلاشە تیایدا منداڵ دەچێتە مەکتەب شتێک نەما بەناوی ڕۆبل و دۆلار و ئەفریقیا و رووسیا و ئەمریکا و ئێمە کۆمەڵێک 8 ملیارێکی بەستە زمانین دەسوڕێنەوە ناو ئەو تۆپەڵەیەکە با بڵێن بارگە هەوایی لەرزیەوە ئەو ئەتمۆسفێرەیە ئیترە هەموو سراع و هەموو پەساپۆرت و هەموو سنوور و مۆسیقای من و مۆسیقایت و ئەدەبی من و ئەدەبی ئەو دوژمنە ئەو خاچی من و نازانم چی دەمەوێت لەو ڕوانگەیەوە شتێ بنووسم لە ڕوانگەی ئەرمسترۆنگەوە کە تەمەشایی ئەم کوڕە ئەرسی بەستە زمان دەکا کاش ملیاری تێدایە 80 ساڵێک دەژین قڕ بەسەرانەوە دەڕۆن و خەڵکی شوێنیان دەگرێتەوە ئەوانە هەتا ئێستا نەمتوانیە ئەم ئەدەبە ئەوەندە بەرزکەمەوە ئەوەندە بەرزی کەمەوە کە هەمومان بگرێتەوە کە هەموو با بڵێن چارەنووسی ئەو 8 ملیارە بگرێتەوە کە یەکان گیر بێ ناو بەوتەقەی یەک تێکستە یەک ڕۆمانە تۆ تەسەوڕ دەکەی لە ڕووی فیزیاییەوە ئەگەر ئەوجەتەمان لەو گردونەی ئێمە لەو گردونە فراوانە خۆڵ زۆر دەگمەنە عرض زۆر دەگمەنە هەوا و غاز و ئەوانە زۆر دەڵێ ئەگەر بەقەد یەک کەلا یەک هەڵمات کەلا بەقەد یەک کەلا گەریلەکان گرافیتی و جازیبێ نزیکیان کاتەوە ببنە تۆپەڵێک باشە 25 میلیۆن ساڵی تیشی دەوێت 25 میلیۆن ساڵی تیشی ئەم گەردانە لێک نزیک بوونەوە بەقەد یەک کەلا خۆڵت دەستکەوێ باشە ئیسان کاوا بیر دەکاتەوە بلوچێک دەبینێ دەبێت باوش بیاوکە کورەوە غەریبم دەکردی بلوچێک کە بەرهەمی ڕەنگە سەدان میلیۆن ساڵی تیشی بن ئیترم دەمێ ئاوا تێکست ئاوا بڕوانێتە دنیا ئاوا بڕوانێتە بلوچێک ئاوا بڕوانێتە زانی ئینسان کە دەمرێ فرق لە بینی خاکە ناسێک و لە بریژنەی جوان نامێنێ چونکە دووشان لێک لە حەزەیە بەز دێڵی زانی ئینسان کە دەکەوێتە جیانەڵایە کە شت لە بیرەکە ناوی ئەو مایکەش لە بیرەکە و ناوی خۆشەویستەکەش لێ بیر دەکات هیچ فرق نامێنی کە وابەستە دەبێ بە بەزێشتنی ئەم دنیایەوە ئیتر مهم نییە چاوت دەبینێ هەرچی ببینی گرنگە هەرچی ببینی پیرۆزە زانی من نەمەتوانین لەسەر ئەم کورتی تەمەنە لەسەر ئەم دنیا بینیە هەتا ئێستا وەکو تێکستی شکەم بۆیە کە لە بیدایەتا گوتم ڕقم لە تێکستی خۆمە بەشێکی لەوەیە کە ئەم پێم وایە تێکستانە نوقسانن هەتا ئێستا بەرهەمی حەقیقی ئینسان نین یا من زۆر جاران مەسەلەن ڕۆمانی 100 ساڵ تەنیایی دەخوێنیەوە باوڵێن سەرسامی بۆی چۆن توانوێتی مێژووی هەموو مرۆڤایەتی لە 100 ساڵە کۆکاتەوە یانی چونکە مە دەکرێت مێژووی عائیلەیەک بێ بەناوی ئەرکادیۆ بیوندیا دەکرێت مێژووی قارەیەک بێ کیشوەرێک بێ ئەمریکا لاتینە دەکرێت مێژووی مرۆڤ بێ دەکرێت مێژووی ئەم هەسارەیە بێ دەکرێت مێژووی کەون بێ ینی زۆر جاران کە مەسەلەن من مەسەلەن شعرەکان ئۆکتاڤیۆ پاس دەخوێنمەوە نازانم چۆن گەیشتۆتە ئەم حاڵەتە برە بەیانە کریستاڵیە نازانم یعنی نازانم چۆن منیش بگەم بەما یعنی منیش بگەم بەو حاڵەتە یعنی مەسەلەن لەسەر ئەو ئیگۆی لە هینمە باسما کرد من و جەنابەت مەسەلەن دێڕە شعرێکی هەیە ئۆکتاڤیۆ پاس دەڵێ ژیان کەی من بووە ژیان هەمیشە هی ئەوانی ترە کە ئێمەین چۆن من لەناو ئێمەدا ون بووە کە ئێمە من نییە خۆ دەزانی مەسەلەن دێڕی هەیە ئەوەندە ساف مەسەلەن ئەگە تۆ بەرە بەیان بیت یەکەم باڵندە منم ساف جوان دڵێ کریستاڵە
یان زۆر جاران دەمەوێت بگەم بە دنیا بینی نیکۆس کازاکی ناکەم و ناکەم نیکۆس کازاکی نیشە و لینین و بوزا و مەسیحی بێکەوە کۆ کردێتەوە کاریەکە و خۆ دەزانی مەسیح لە چێ لینین لە چێ بوزا لە چێ نیشە لە چێ حەزی کردووە ئەمانە وەکو 4 معدەن بیتایەنەوە لە ناو یەک دواتر گەرمیان کاتەوە و پەیکەرێک پێ بێنێکە خۆزانی لینین ڕەمزی عەمەل و کارکردن و گۆڕانکاری و شۆڕژێڕیە دەسەڵات شۆڕژێڕیە مەسیح لەولایە سمبولە بۆ لە خۆبردەی کە لەولایاندا لەولایش پێشە نیتشە لەولایە باوەڕی بە ئینسان نەماوە باوەڕی بەوە نەماوە کە دەبێت لە ئینسان برێ سوپەرمانشی دەرچی لەولایە بوزای هێناوە بوزا دەڵێ فەرق نییە لە بینی خێر و شەڕ و ئازار و خۆشی لەورە ئینسان دەبێت بچێتە سەرووی ئازارەوە دەبێتە سەرووی خۆشیەوە ئینسان بچێتە حاڵەتی نێرڤانا و لەگەڵ تیشکە سەیری کە ئەم چوارە چۆن کۆ دەکاتەوە ئێمە هەتا ئێستا من بە تایبەتیە نەک نەمتوانیە ئەمە جێبەجێ بکەم دۆزان ڕقم لەوە هەڵەستێ چۆن گەیشتمەتە 53 ساڵەوە تا هێشتا هەنگاوی پێویستیشم لەنایە کاک تەڵعات باسی کۆمەڵێک نووسەروی دیارت کرد دنیا ڕۆژێک لە ڕۆژان ئیرەیت بە کەسێک لەوانە بردووە بۆ نمونە حەزت کردبی هەموو کتێبەکانیوان ئیتۆبان ڕەنگە 10,000 کتێبن ڕەنگە بەلانی کەم 1000 کتێبە کە حەز لەوەی من بی یعنی هونەری خۆشەویستی ئۆڤید فەن لە هەوای ئۆڤید مثلا كتابي حصاري أدونيس أحبك والبقية التأدين زرقباني 100 سال تنياي ماركس ناموي كامو برياني كارامازوفي دوستوفسكي تشجعت والله بجرمو هزا كتاب اللي ضليمها أي نوسري كورت مثلا زور زاران حزم لي بو يقدو تكستي بشوهي من بي أقر هاتي تنيا ولا مثلا دربندی پاپولیشێکە لە شعری نازدارەکانی شرکۆ بێ کەسی هێمن مکریانی سازی ناساز یعنی ئەوە هی من بەڕاز وازم دێنە مثلا نالی بە شعرەکەی بۆ کەرەکەشی رازیم یعنی ئەوەی بۆ گوێ درێژەکەی نووسیوە بۆشی رازیم نەک بە شعرەکانی تریانی یعنی ئەگەر شعری بۆ کەرەکەشی هی من بایە مثلا عەبدوڵڵا گۆران ئەحمەد موختار بەژیجاف مثلا ئەو ڕۆشنگریەی حاجی قادری کوی ئەو جوانی و دەمخۆشی ئەحمەد ساڵح دیلان ئەو یعنی ئەمە دەزانی ئەم مەردایەتیەی لە ئەحمەدی خانی هەیە ئەم فەلسەفە و قوڵی و تەسەوفی لە مەلاج زیری هەیە ئێمە سەروەتی حەقیقی ئێمە ئەدیبەکانمانن سەروەتی حەقیقیمان تەسەور کە من ئێستاش ئەگەر بتوانم مەسەلەن یعنی جوبەکەی عەلاءالدین سەجادی بۆ یەک لەحزە سەعاتێک پێ بنوم بە خۆدادەم و ئەوانە دەبێت خۆشترین خەوم دەبی یان گەورەترین شانازیم دەبی یان دەستی عەبدوڵڵا هین حاج تۆفیقی پیرەمێردم ماس کردووە یان حوسێن عوزنی مکریانی هەر چۆن قومە ئاواکم دابایە من ئەوانە هەم بە بابی خۆم دەزانم و ئێمە ئەولادی ئەوانین هەرچی لە ئەدەبا ئیشکا پێت وایە ئیرەیی لە ئەدەب و پرۆسەی نووسین شتێکی باشە و ئەفراندن دروست هەر زۆری لە برەوەی نمونەیەکی باڵات بۆ دروست دەبێت کە تۆ بگەی و تووشی غروجیش ناوی کە ئەوەی تێدا هیچ نییە ئەوەی تۆ گەیشتێ جارێ هیچ نییە ئەوەی تۆ گەیشتێ جارێ هیچ نییە نەک جارێ هیچ نییە یعنی هەر تۆزی ئەمانەش نییە 3000 تەڵعەت تایری لە خەڵاتدا 3000 تەڵعەت تایر دیێڕشنالی دەرناسی 3000 تەڵعەت تایری لە خەڵاتدا عەبدوڵڵا گۆرانی دەرناسی ئەمانە یعنی بەرەی دیبانی ئێمە زۆر خاوەن هەڵوێستیش بوون ینی دائیمەن لە بەرەی گەڵگا بوون بە دەگمەن ئەدیبەک دەبینی خائین بی ئەدەبێک دەبینی ساختە چی بی دەگمەن ئەدیبەک دەبینی لە مەجلیسی ئاغا و دەسەڵات دار و ئەوانە دانیشتووی بە دەگمەن یعنی من کە قانەعی دەبینم بەڕێکوێتش تۆزاویەوە معلم دەتوانی قاز و قەل و مراوی مەجلیسی ئاغاکان بخواها بە حەیاتی نانەش نامەردی نەخوارد من ئەکا هین فایاغ بێ کەسە بینم
قەمسەڵەکەی خۆی دادەنا قەمسەڵەکەی بەو زستانە لە نادی مۆزەفینی سلێمانی دەدەنە بۆی چارێگە عراقەشی بدەنی ڕاهنی دەکرد دای دەنابووی ئەگە کەنجم عاشی وەک دەوزە قەمسەڵەکەی دەبردەوە جارۆ بە دەڕۆژ بە کراسێکەوە چۆتە مەکتەب و مامۆستا بوو هاتوۆتەوە قەمسەڵەی پێ نەبوو لەبەری بەڕاهن لە نادێکە دایناوە کەچی دەچێ لە ناو چاوی ئەدمۆزا دەڵێ 27 ساڵە من ڕزبەری تۆ بە نان و ئاو سەریکە یعنی ئەم مەردایەتی لە ئەدیبی ئێمەدایە کارێکە زیشانازیە ینی ئەدیبانی ئێمە من لە نزیکەوە دکتۆر مارۆف خەزدارم ناسیوە دەزانم چەند مەردە لە نزیکەوە مامۆستا عەزیزگەردیم ناسیوە زانم چەند مەردە لە نزیکەوە مامۆستا شرکۆم ناسیوە دەزانم ئەدەب هەموو ژیانیان بووە تێگەی چۆنە یعنی بەرەی ئەدیبانی ئێمە بەرەی یەکی چووکە ئیبراهیم ئەحمەد پیاوێکی نازداری و ئیبراهیم ئەحمەد کە لەسەر سەحافە لەسەر تەسەور دەکەی مشتێک بۆ بژەڕمەوە ڕۆژیان لە ماڵی دکتۆر مارۆف خەزدار و گوتی بەدەی بابەزان دێ بەدەی بابەزان شتێک جێڕایەوە کە عەلادین سەجادی چەند نوێژی ئیستیخارەی کردووە لە بەرەوەی ڕیکلامی بۆ کۆنیاک کردووە ڕیکلامەکە بڵاوبووتەوە لە ڕۆژنامەکەی کۆنیاک خۆشە مەلایەک کۆنیاک خۆشە نەشعەی خۆشە سەرخۆشبوونی زۆر خۆشە هیوادارم بیخۆنەوە شەوێ نوێژی کردووە نوێش دوی خوالێ خۆشبی کە مەلایە ڕیکلامی بۆ من کردووە بۆ وێسکی کۆنیاک کردووە بەس دەپێنا ئەوی زمانی کوردی بەردەوام بی بەس دەپێنا ئەوی جەردەکەی نەفوتی لە خزمەتی زمانی کوردی لە خزمەتی ڕۆژنامەگەری کوردی سەحافەی کوردی ئەم پیاوە ڕیکلام لۆ کۆنیاک بکە مەلاشە بەس بۆ ئەوی زمانی کوردی پەچینەکەی مەلایەشی وەکو عەلادین سەجادی بچێ هەرچی نوکتەی بێزەلەت و بێقیمەت و قسەی نەشیاوی ناو خەڵک هەیە کۆی کاتەوە بڵێ برا کەم با قسە قوڕەکانیشمان نەفوتی گوند بە گوند و شار بە شار بگەڕێ نوکتەکان کۆکەیەوە بۆی نەفوتی من هینە یەکێکی وەکو هێمن مکریانی تۆ مامۆستا هێمن دیە لە ئاخری عمری بە قەمسەڵەیەکی لە ماعەوە لە محابات نانیە بخوا کە مع العلم دەیتوانی زین چ بکە لەناو مەکتەبی سیاسی حیزبەکانی ئەو کات هایلایف بشی یعنی خەڵکی مەردمان هەیە بەڕاستی کاک تەڵات ئەو گفتوگۆ و گەنگەشەیە بەردەوامەکەین بەڵام لە ئەڵقەکانی داهاتووی پۆدکاستی دیوی دووەم بینەران و بیسەرانی خۆشەویست تا ئەڵقەی داهاتوو هەر شاد